لسروی مجاره عبدالحسین الزالمی سرکرده لهف پیمانی فتح سر به چارچوبه هماهنگی جموسه نام ایوان منه اجا عبدالحسین تو گلک بخیراتی کردستان 24 مزانی ابروکه چارچوبه هماهنگی نشیا کن ببنج برکو زوربه سرکردن لان سیاسی ناوا ایتار تنسیقی آماده نبون جبرچه آماده نبون سڵاو لە تۆ و لە تەواوی بینەرانی کوردستان 24 سبب إطار التنسيقي هۆکاری ئەوەی کەوا کۆبنەوەکەی ئەمڕۆی چوارچێوەی هەماهەنگی دواخرا لە ئەنجامی ئەو ڕێککەوتنە بوو کە سەرکردەکان ألو تسمعني؟ بله من هايجت هيا عدم حضور بەهۆی ئامادە نەبوونی سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی اتفاق على چونکە ڕێککەوتنێک بين كل الأطراف هەیە لە نێوان تاویلایەنەکان حتى يمكن بۆ ئەوەی بتواندرێت زۆرینەی سەرکردەکان کۆبنەوە لەو کۆبنەوەیەدا بۆ ئەوەی تەواوی ولكن للأسف دۆسیەکان قسەی لەسەر بکرێت بەڵام بەداخەوە على قضية رئاسة الجمهورية لەبارەی پۆستی سەرۆک کۆمار بعض الأخوة الأعزاء هەندێک لە برایانی ناو چوارچێوەی هەماهەنگی بێگومان بۆ چووری جیاوازیان هەبوو يرغب في بۆیە يعطى فرصة أكثر على مراحل قسەیەک هەبوو لەسەرەوەی کەوا باش دەرفەتێکی باش بدرێ بۆ ئەوەی بتوانن کاتێکی باشیان لە بەردام بێ بۆ هەڵبژاردننی سەرۆک وەزیرانیان کاندید باشە هێژە عەبدولحوسێن دەبێژن ڕۆژە چارشەمبیێ ئیتار تەنسیقی کۆم دەبیتن بڕیار لەسەر ڤەکێشەنە نووری مالکی و سوودانی دەهێتەدان تەواو ئێکلابوویە نە سوودانی نە مالکی نابیتن کاندید بن بۆ پۆستی سەرۆک وەزیران طبعا بالتأكيد بعد أن انتهى الاستحقاق الثاني من قبل دوای ئەوەی کەوا کورت گەیشت بە ئیستحقاقی هەیەە ئەویش پۆستی سەرۆک کۆمار بوو يعني رئيس الجمهورية بەڕێز زارامیدی وەک سەرۆک کۆمار هەڵبژێدرا ئێستا دەتوانم بڵێم تۆپەکە لە گۆڕەپانی چوارچێوەی هەماهەنگیە بۆیە چوارچێوەی هەماهەنگی ماوەیەکی لە بەردەمدایە کە 15 ڕۆژە دەبێت لەم 15 ڕۆژەدا کەسێک دیاری بکات بۆ پۆستی سەرۆک وەزیران و ئەمەش ئێستا قۆناغەکە دەستی پێکردووە دواتر چی دەبێت ئەو کاندیدا لەلایەن سەرۆک کۆمارەوە سەرپشک دەکرێت بۆ ئەوەی کابینەی نوێی حکوومەتی عێراق پێک بهێنرێت بێگومان ئەم پرسە لە نێوان چوارچێوەی هەماهەنگیدا ئێستا بە چڕی گفتوگۆی لێ دەکرێت بۆ ئەوەی بتوان کەسێک دیاری بکەن وەک کاندید هەندێک ناویش هەیە بێگومان ئەو ناوانە هەموو لە دۆسیەکەدایە بۆیە چوارچێوەی هەماهەنگی دەیەوێت خۆی یەکلای بکاتەوە لەو بارەیە و کەسێک هەڵبژێرێ و لە ئەنجامدا ئەو کەسە سەرپشک دەکرێت بۆ ئەوەی حکوومەتی نوێی عێراق پێک بهێنێت باشە هێژە ئەلزاڵمی دەبێژن و مرجعیەتێ ڤیتۆ لەسەر سوودانی هەیە ئەڤە ڕاستە؟ لا يوجد المرجعية لحد الآن تا ئێستا شتێکی وەها نییە بە تایبەتی لە هەڵبژاردننی سەرۆک وەزیران ئێستا لە بەردەم هەموو کوت لە سیاسیەکاندا ڕێگاکە کراوەیە بۆ ئەوی بتوانن کەسێک کاندید بکەن بۆیە چوارچێوەی هەماهەنگی دەتوانێت کەسێک هەڵبژێرێت بۆیە هێڵی سوور لەسەر هیچ کەسێکدا نییە بە تایبەتی ئەوەی کەوا ئێستا ناویان دێت بۆ ئەوەی ببن بە کاندیدی سەرۆک وەزیران لایەن چوارچێوەی هەماهەنگیەوە باشە هێژە ئەلزاڵمی ڕاستە نووری مالکی گوتیان مادەم ئەس نەبم نابیت سوودانیژی بیتن کەواتە خوڤەکێشانە من بە مەرجە خوڤەکێشانە سوودانیە
لا أعتقد ذلك. نعم لكن من أنا من باورم وایە بە بۆچوونی من طالما أن هنالك خلافات بێگومان هەندێک من وجهة نظري وهذا دژێکی هەیە لەبارەی بۆچوونەکانەوە لەو پرسە بەڵام هاي وجهة نظر شخصية ئەوەی کەوا من دەیبینم و باورم وایە شخصية أكثر قبول على مستوى الإطار زۆرترین ئەو ناوانەی کەوا خواستیان لەسرە ئەوان ئێستا لە دۆستیەکەدان و کۆمەڵێک ناون پێویستە کۆدەنجی نیشتیمانیان لەسەر باشە بێ. بۆچی ئەف کودەنگیان نیشتیمانی دنافمەڵە شیعەیاندان نینە لەسەر چ ناکۆکن؟ لا توجد هنالك خلافات جوهرية إنما لە ڕووی جەوهەریەوە دەتوانم بڵێم دژێکی نییە یان جیاوازی بیرڕان نییە بەڵام زیاتر لەسەر ئالێتەکە هەیە دەتوانم بڵێم لەسەر ئالێتی هەڵبژاردننی کەسەکە وبعض الإشكالات و هەندێک کێشە هەن کەوا لەناو خۆدا قسەی لەسەر دەکرێت. معينة أو قبول نحن نتكلم الآن ئێمە ئێستا قسە لەسەر ئەوە دەکەین کەوا چۆن بتوانرێت کەسێک هەڵبژێردرێت سەرڕای هەموو ئاسەنگەکان بۆ ئەوەی بتوانین پێشکەشی بکەین و سەرۆک کۆمار ڕەزامەندی لەسەر بکات و ڕای بسپێرێ. باشە هێژە ئەرزاڵمی بلاوە پرسیارە دوماهیە بیتن مەرجێ تەوافقە زۆرینە یا لاانێن ئیتار تەنسیقی لەسەر کەسێکی چییە؟ بتایبەتی دوێ وەختیدا بەحسێ باسم بەدریت هێتەکردن و زۆربەیە لاانێن ناوە ئیتار تەنسیقی ژێرازینە و ئەو ببیتە کاندیدێ سەرۆک وەزیران ڕاستە؟ أنا ذكرت لكم في بداية من لە دەستپێکدا قسەم کرد و پێتانم گوتکەوە تا ئێستا هەتا ئێستا باڵێم کەسێک یەکلایی نەکراوەتەوە بۆ ئەوەی کەوا سەرپشک بکرێت بۆ ئەوەی ئەو پۆستە وەربگرێت تەنانەت لە کۆتامین کاتژمێرەکانیشدا تا ئێستان پرسێک لای نەکراوەتەوە بۆیە دەبێت بڕیاری لەسەر بدرێت دوزار هەموو لایەنەکان لەسەری کۆک بن چونکە ئەو ماوەیەکەوە هەیە 2 هەفتەیە بۆیە دەبێت تا هەفتەی ئایندە سەرەتای هەفتەی ئایندە ئەم پرسێک لای بکرێتەوە و کەسێک هەڵبژێردرێ بۆ ئەوەی ئەو کەسە ناوی پێشکەشی سەرۆکۆمار بکرێت و ڕاست پێدن بۆ پێکەلانی حکوومەتی نوێی عێراق. زۆر سپاسیەتت کەم هێژە عەبدولحوسێن ئەلزاڵمی سەرکردە ژە هەفپەیمانیا فەتح سەر بە چارچوڤەیە هەماهەنگیە.